خۆزگە لە بری جگەرە و لە بری ئەم بەعادەشتەی زیان بەخشەیە هەموو ماڵە کتێبێ بخوێنێتەوە باشترە لەوەی کە جگەرێک بەکارێنێ ئیخوا ڕێزم هەمیان هەیە بەزەوە زیان بەخشە بۆ خۆیان بۆ دوا ڕۆژیان بۆ تەندروستیان شتێکی باشە من دیسان وەکو شخصی خۆم حەز دەکەم کتێب دایم وەکو هاوڕێک بەکارهێنەوەیشی خوێنمەوە. مەبەستمان لەم پرۆژەیە گەیاندنی چالاکێکی وشیاری ڕۆشنبیریە بۆ ناو لاوانی کوردستان ئەبینین ڕۆژانە و لێرە لێ گوێبیستە بین لاوان بەدەست کەرەستەکانی زیان بەخشەوە گیرۆ دەبوون. ئێمە بەسمان لەم چالاکیە بریتە لە بڵاوکردنەوەیەکی وشیاری کە ناونیشانی چالاکیەکەمان بریتە لەوەی کەرەستەیەکی زیان بەخشدا بنێ و کتێبێک بە دیاری وەربگرە. ماوەی ساڵ و نیوە کە دەستمان بەو پرۆژەیە کردووە زیاتر تایبەتە بە گوندە دوورە دەستەکان مەبەستیشمان تێیدا دڵخۆشکردنی ئەو منداڵانەیە کە لەو گوندانەدا دەژین و بێبەشن لە هەر جۆرە چالاکی یاریەک. لە گوندەکاندا شتێکی وانە منداڵان بتوانن حەزەکانی خۆیانی پێتێرکەن. هیوادارم ڕێکخراوەکانی کەش زیاتر هانی قوتابخانەکانی لادەیەکان بدەن وەکەوەی کە گوتم لە لادەیەکاندا بەڕاستی هیچ شتێکی وانە کە منداڵەکان بتوانن حەزەکانیانی پێتێرکەن. هەردوو بارێکەوە دێ. مەزبوورین بخۆن قۆڵ هەرکردو ئەم ڕۆژە ڕێگاکان خان دەکەینەوە ئەو ڕێگاشکێرەکان نزیک بە 12 دێ بەسەردا وڵا بە تریش احتیمال دەکات زۆرتی بەسەردا دێن هەموو کەڕتێ یعنی دوو ڕۆژ دوای بەفربارینەکەی ڕێگاکەن بخان دەکرێتەوە بە خۆ دەشی بینەوە ڕێگاکە خان کراوەوە بەخسیەوە وەگەڵ جوورەی پێویست خزمەتگوزاری کە بۆ ناکرێت هەر مەزبوورین بۆ خۆمان قۆڵەکەین و بۆ خۆمان دەست پێ بکەین. ئەو ساڵ زستانەی بەفەرکی زۆر باری لێرە ئەوە ئەڵبەتە لە هەموو منتیقاندن و شاریخان لە نەغەدەی لەو شاران لە هەموویدا بەفەرکی زۆر باری ئەمە ژەو ساڵ زستانان بۆ خۆدڵانی ڕێوبانەکەن زۆر بۆ هاتوچۆ زۆر خۆش نینە ینی ڕاوتەرابەری وانەکەی پێدەکات دێدەی ماڵی خاوێنی دەکاتەوە بەڵام زۆر بەکەمی ئەمە زستانان لێرە خڕدەبینەوە خۆ بخۆن خەڵکی دێ خڕدەبینەوە لە پشکیلان و جۆر لابێنە و دەی گوزەرێنین وردە و خۆشیشی هەیە و ناخۆشیە بەفرێت.